ئەو کاتت باش بەخێر بێی بۆ وانەی چلەم. وانەی چلەم لە کتێبی بیرکاری بۆ هەمووان پۆلی چوارەمەی بنەڕەتی بەرجی یەکەم لە لاپەڕە 11ین ئێستا. لاپەڕە 11 لەوانەی پێشوو پرسیاری 19مان تەواو کرد، ئێستاش گەیشتینە پرسیاری ژمارە 20. پرسیاری 20 هێشتا دەربارەی پێداچوونەوە و ئامادەبوون بۆ تاقیکردنەوە. ئێستا ئامادە دەبین بزانین کو. لە پرسیاری 20 دوو ژمارە هەیە. ژمارە یەکەمیان لە دەستە ڕاستە 854 کەم 138. ژمارە یەکەم سێ ڕەنووسە، دووەمیش هەر سێ ڕەنووسە. زۆر شێوە هەیە بۆ لێکدەرکردن. ئاسانترینیان ئەوەیە ئەگەر ژمارە یەکەم لە سەرەوە بنووسی، ژمارە دووەمیش لە خوارەوە لە بن ژمارە یەکەم خانە بە خانە لێکدەرکردن ئەنجام بداین. زۆر ئاسان دەبی. وەکو دەبینن ژمارەکانم دیسان لە خانەی خۆیاندانا. 4 لە خانە یەکان، 5 دەیان 8 سەدان، ژمارەکەی دیش 8 یەکان 3 دەیان یەکیش سەدان. ئێستا چ دەکەین؟ ئەوە زۆر گرنگە. هەمیشە ژمارەی لای دەستە ڕاست لە سەرەوەیە، ئەوەی لای دەستە چەپ لە خوارەیە لە کاتی لێک دەرکردن. لە کاتی کۆکردنەوە زۆر گرنگ نییە، بەڵام ئەویش دەبی. ئێستا لێک دەرکردنەکە چۆنە؟ دەچێ لای دەستی ڕاست دەڵێ 4 کەم 8. واتە ئەگەر 4 دینارت هەبوو، هاوڕێکت داوای 8 دیناری لێ کردی، نابی. دەبی بچی چ بکەی؟ دەبی بچی لەو دراوسێ و جیرانەی قەرز یان قەردکەی. هەمیشە یەکی قەرد دەکەی، یەک. هەمیشە بیر لە یەک دەکەیەوە. یەکێک کە قەرد دەکەی دەینی دایدەنەی لە تەنشت ئەو ژمارەی کە بە خۆت هەتا، با بڵێن ئەو یەکە، ئەوە دایدەنی قەرز دەکەی لە جیرانەکەت دراوسەیەکەت. بەڵام هەمیشە دراوسەیەکەت بە 10 حیسابە ئەو یەکە، ینی حیسابی دەیلۆ دەکەنەوە کەواتە 10 قەرز کردیە لە تەنشت ئەو چارەی دادەنێ. تەنشت یەکەم ڕەنووس دەبیتە 14 یان 14. بەخۆی یەکت وەرگرت لێرە، بەڵام بەهایەکەی وەک دەیە، دەڵێ 14. دەڵێ 14 ئەو جارێ دەڵێ 14 کەم 8. 14 هەشتی لێ بڕوا چەند دەمێنێتەوە؟ پاشی وابزانم دەمێنێتەوە ئەو 6. نەکوا بزانم 6. ئێستا ئەو 14ەیە هەشتی لێ ڕۆیشت 6 ماوە. ئەو 5 کە لێرە بوو یەکەچی بە قەرز یان بە قەردا جیرانەکەی لای دەستە ڕاستی خۆی، ئەو 5 یەکەچی لێ ڕۆیشت، یەک ڕۆیشت لە 5کەی چەند ماوە؟ ماوە 4. ئێستا حسابی ئەو 5 مەکە، حساب کە لێرە 4 یان 4. با 5کە ئێستا وەکو بڵێ لابین بنووسین 4 ئاوە 4 ماوە، حسابی 4 بکە. دەڵێ 4 ئەو یەکەش بە لێرە لابین چکە بە ئەسڵ نەبوو. دەڵێ 4 کەم 3 دەکا چەند؟ 4 کەم 3 دەکا 1. ئەو جارەی لە دەستە لە سەدان 8 کەم 1 دەکاتە چەند؟ دەکاتە 7 یان 7. کەوابوو ئەو ژمارەی کە مایتەوە چەندە؟ 7 سەد و ئەوەش 10 ئەوە 6 16. 716 یان 16. لێکدەرکردنەکە بەو شێوەیە، لێکدەرکردنەکە بەو جۆرەیە. بەڵام بەخۆی وەکو خۆی بنووسینەوە باشتر. ئەوە 5 بوو ئاوا هەتا بزانین، بەڵام ئاوای لێ دەکەی. یەکەم جار دەڵێ 4 نابیتن، هەشتی لێ ناڕوا، یەکەچی لێرە قەرز دەکەی دەبیتە 14. ئاوا دەبتە 14 هەشتی لێ
کەم هەشت شەش لێرە ماوە چونکە یەکێک ڕۆیشت ماوە چوار ئەوجا دەڵێ چوار کەم سێ چوار کەم سێ چوار سێی لێ بڕوە یەک دەمینێتەوە ئەوجا دەڵێ هەشت یەکی لێ بڕوە حەفت دەمینێتەوە ئاوا شیتاڵەکەی خۆت ئەنجام دەدەی. با بگەڕێنەوە لای پرسیارەکان. پرسیاری ژمارە 21 پرسیاری ژمارە 21 باسی چییە؟ باسی جاران کەڕەت لێکدان بە کەیف خۆت کامەی بەکاردێنی هەشت جاران چوار هەشت جار بڵێ چوار 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 یان چوار جار بڵێ هەشت هەر یەک شتە دەڵێ هەشت کەڕەتی چوار یان هەشت جاران چوار یان هەشت زەڕبی چوار بە دڵی خۆت کامەی بەکاردێنی ڕاستە. با بچین بزانین ئەو کەڕەت و ئەو شتانە جاران مانای چییە. وەکو ئەوە وایە لاکێشەکت هەبی لایەکی هەشت بی هەشت مەتربی لایەکی چوار مەتربی لایە کورتەکەی چوار مەتربی ئەوەکو ئەوە وایە هەشت جاران چار ئەو هەشتا جارانی کەڕەتی ئەو چوارەی وەکو ئەوە وایە چوار چارگۆشەت هەبی ئەوها چوارت هەبی لەو لایە لە لای کورتەکە لە لای ئەو لایەش کە هەشتا درێژترە لە لای کورتەکەی هەشت چوارگۆشەت هەبی ئایا لەو هەموو لاکێشەیەی چەند چوارگۆشەی ئاوا دەتوانی دانێ ئاوایە جاران وەکۆی وایە لێرە هەشت چوارگۆشەت هەبی ئەوە یەک ئەوە دوو ئەوە سێ ئەوە چوار ئەوە پێنج ئەوە شەش ئەوە حەفت ئەوەش هەشت وەکو وایە هەشتت هەبی لێرە لای هەشت مەترەکەی لایەکەی دیش ئەوە زۆر جێی نەبوو بەس کێشەنی لێرەش چارت هەبی ئایا کو پڕ دەبتەوە ئایا چەندی دیکە دەبی هەبی لەو ناوەندەی با دروستیان کەینەوە ئەوەش لێرەش لێرە بزانین بە چەند چوارگۆشەی دەتوانین دانین ئەوەش لێرە دادەنین ئەوە لێرە هەتا زانی دەکات چەند چار جارانیان چار کەڕەتی هەشت ئەوەش لێرە بێگومان ئەو ڕێیەکی دوور و درێژە بەس ئەگەر هەر بۆ ڕوونکردنەوەیە ئەوە ناتوانانی ئەو ڕێیانە بەکاربیێنی لە کاتی کە دەتەوێ بزانی لە تاقیکردنەوە کاتی ئەوەندە زۆرت نییە بەڵام من لێرە چەند خولەکە کەم هەیە ئەوە دوا دەیان ژمێرین بزانین چار جاران هەشت دەکات چەند چار لە لایەک و هەشت لە لایەکەی دیکە ئەوە دیسان لێرە ئەوەش لێرە دیسان ئێستا دەچین دەیان ژمێرین بە یەکەوە ئەگەر یەکێک نەزانی چار کەڕەتی هەشت دەتوانی ئاوا بکات جا مەرجنیە لا کێشە و چوارگۆشەوی دەتوانی خاڵیش دانەی ئێستا زانیمان لێرە هەشت بوو مەتر بوو با بڵێین لێرەش چوار ئێستا دەیان ژمێرین بزانین چەند چوارگۆشەمان دانا یەک دوو سێ چار پێنج شەش حەفت هەشت نۆ دە یازدە دوازدە سێزدە چاردە پازدە شازدە حەڤدە هەژدە نۆزدە بیست بیست و یەک بیست و دوو بیست و سێ بیست و چوار بیست و پێنج بیست و شەش بیست و حەڤ بیست و هەشت بیست و نۆ سی سی و یەک سی و دوو کەوا بوو زانیمان هەشت کەڕەتی چوار دەکا سی و دوو واتە ئەگەر پارچە زەویەکت هەبی هەشت مەتربی درێژیەکەی پانیەکەشی چوار مەتربی کەواتە سی و دوو مەتری چوارگۆشەیت هەیە سی و دوو مەتری چوارگۆشەی پارچە زەویەکەتە با بزانن ڕێیشکە نیە لەوەی ئاسانتر بێگومان ڕێگایەکەی پێی دەڵێن ڕێگای نەخشەی لێکدان چییە؟
نەخشەکان دروست کراینە ڕەنگە مامۆستاکەتیان وانە بێژەکەت بتوانی ئەو نەخشەیە خشتە نەخشە ناخشتەی خشتەکان ئەو خشتەی دروست بکە و هەریەکە لە خوێندکارەکان خشتەیەکی هەبی هەتاکە ئەگەر ویستی دوو ژمارە لە یەک بدا دەچیتە لای ئەو خشتەیە و زۆر بە ئاسانی دەیبینیتەوە. ئەمریکا ئەو خشتم بە خۆم دروست کرد چونکە جێم نەبوو لێرە هەر هەتا ژمارە 7 گەیشتم بەڵام لەو لایە لە لای ئاوا گەیشتمە ژمارەدا ئەوە باش بوو. ئێستا بابزانین چمان هەبوو پرسیارەکە چ بوو 8 کەڕەتی 4 ئەگە بگەڕێنەوە لای پرسیارەکەی لێرانە چ بوو 8 جاران 4 8 کەڕەتی 4 دەچین لێرانە لێرە لەو لاکێشەیە سۆرە کە بە ئاسۆیی دامناوە ئاسۆی واتە ئەوها بە درێژ و درێژی ئەو جۆرە دانانە ئەو لاکێشە ڕەشە ئەوە بە ئاسۆیی دامنەناوە بە ئەستونی دامناوە یان بەستونی ئەو لاکێشە سۆرە ئەوە بە ئاسۆیی دامناوە ئەو دانانە فەرقی هەیە لەگەر ئەو دانانە ئەوە ئاوایە وەکو ئامودەک دایدەنەی ئەوی دیکە بە ئاسۆیی دایدەنەی ئەو لاکێشە سۆرە لەوێ تەمەشای ژمارە هەشتی دەکەیت تا دەیبینیەوە ژمارە هەشت دەبینی ئەلێرەیە گەر ئەوها بکەین ئەلێرە ژمارە هەشت ئەو ژمارە هەشتەی ئەوها داینێم لە ناو ئەو لاکێشە بە ئەستونی دامنایە دەچمە ئەو ژمارە هەشت لەوەیە ژمارەکەی دیکەم چ بوو 4 بووە ئەو چارەش لە لایەکەی دی تەمەشای دەکەم لەو لایە دیتی لەو بەو لایە تەمەشای چارەکەی دەکەم هەمیشە لە دەستی ڕاست ئەوە 4 ئەوی دیکەش ئەوەش هەشت تەمەشاکە ئەو لاکێشە سۆرە ئەو لاکێشە شینەی دەبڕی لەو خانەیەی کە خانەکەی دەبینن لێرە لە کامە خانەی بڕیتی خانەکە چییە 32 کەواتە ئەگەر هەشتم هێنا کەڕەتی چارم کرد یان جارانی چارم کرد ژمارەکە دەبیتە 32 کە دەیبینین کە ئەو لاکێشەی لەگەڵ ئەو لاکێشە یەکتری دەبڕن لەوێن دەرێ ئەنجامەکە ئەنجامی لێکدان هەیە ئەوە بە خشتەی لێکدان دەتوانی ڕاستەوخۆ ئەنجامی لێکدانی ژمارە لە دا هەتا ژمارە 10 جاراندا بەس لێرە من چونکە جێم نەبوو بەس هەتا 7ەکەی نووسیتم بەڵام ئەگەر بتەوێ بۆ وێنە بزانی 6 ئەگەر بتەوێ بزانی 6 کە 6 لێرەش هەیە لێرەش هەیە لە دوو جێ هەیە ئەگەر بتەوێ بزانی 6 کەڕەتی یان جارانی 3 دەکات چەند 3ش لێرە هەیە ئەوها دەکەی ئەوە شەشەکەی لێرە دەینی سێکەش لێرە دەینی کە یەکتری دەبڕن ئەو شین و ئەو سۆرە 18 ئەو بووە 18 ئەنجامەکەی ئاوها دەتوانی خشتەکەی بەدەست بینی ئەنجام دەرەنجامی لێکدانی زۆر لە ژمارەکان لە یەکەوە هەتا 10 بتوانی بەدەست بێنی ئەوە با بگەڕێنەوە ئێستا تەواومان کرد لێکدانەکە ئێستا دەچینە لای کام پرسیار 22 بەڵام وا بزانم کاتم نەمایلۆ پرسیاری 22 ناشمەوێ لە نیوەی بیبڕم لەبەرەوە لێرە ڕادەوەستم و هەتا وانەی داهات و هەر بژی بەخۆشی و شادی